والله من باش تێکان پێ بڵێم ڕاستە ژنهێنان لەم سەردەمەیە زۆر قورسە و شوکردنش بە نسبەت ئافرەتانەوە زۆر قورسە. یعنی ئەم مەرحەلەیە لە بەردەم گەنجە مەرحەلێکی زۆر باش. لەبەر ئەوە خەڵکێکی خراپ لە کۆمەلگایە هەیە، خەڵکێکی خراپ تەمثیلی گەنجەکەن. یعنی هێندە ئافرەتی خراپ هاتۆتە سەر ئەو شاشانە، هێندە ئافرەتی خراپ لە بازار و زانکۆ و شەقامەکانە شوێنە گشتەکانە خۆی عەرزەکات. گەنج قەنەعەتێکی بۆ دروست بۆ کاڵێ ئافرەتی باش بۆ من نەماوە. هێندە گەنجی دەرمانخۆر و حەشیشخۆر و دووکەڵخۆر و مەشروبخۆر و خەڵکی خراپەکان بڵاو بۆتەوە لە سۆشیال میدیا و شاشەکان و شەقامەکان، ئافرەتیش پێی وایە گەنج نەماوە بۆ من. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم ئومەتە خەیری تایە، بە تایبەت ئەم باشوورەی خۆمان. باوەڕتان هەبێت ئەو مزگەوتەی من دەیەها گەنجی ڕێک و پێکی تایە، ئەو مزگەوتەی ئێمە، مزگەوتەکانی تر، جامیعەکان، شوێنە گشتیەکان، نازانم خانەوادەکان، ماڵەکان پڕی لە گەنجی باشە، پڕی لە ئافرەتی باشە. الطیبات للطیبین. باوەڕت هەبێ پاک بە دوای پاک ئاگەڕێت. عادەتەن کە تۆ پاکداوێنی حەزەکەی ئافرەتێکی پاکداوێن لە ژیانتا بێت، ئافرەتێکی پاکداوێن حەزەکە کوڕێکی پاکداوێن لە ژیانیا بێت. دایمەن کەسی دوو لە ڕووی جەنابتان ئەوانەی کەوا گوێیان لە حەیا و شەرم و ئەوانە نییە، بە دوای ئەوە ئاگەڕن و ئاوڵبابی خۆیان. تۆ بینیتانەها کچە مۆدێلەکان بە دوای کێ ئاگەڕێت؟ بە دوای کەسێک ئاگەڕێت کە دوو ڕۆژتر حەفلەیەکی گەورەی بۆ بکات، سەما و ڕەقسێکی باشی بۆ بکات، ڕووتی کاتەوە، ئەیتر حەفلەکەی دوو لە ڕووی جەنابتان کلکی نازام چیتیاوە بچڕێت، هونەرمەندی فڵانی بۆ بێنێ و بە دوای ئەوەی ئاگەڕێت. خۆ بە دوای مەلای مزگەوتان ناگەڕێت، بە دوای ئەهلی قورئانە ناگەڕێت. باشە؟ ئەو گەنجەی کەوا لەناو سینەما و دیسکۆ و ڕەقس و سەمایە گەورە بووە، بە خواردنە و دووکەڵ و حەشیش گەورە بووە، خۆ بە دوای ئافرەتێکی نیقاب بەسەر و عەبا بەسەرا ناگەڕێت. الطیبات للطیبین. پاکەکان بە دوای پاکەکان ناگەڕێت. ئەوەنە پاک زۆرە، ئەوەنە پاک زۆرە مەگەر خوا بزانێت. اینجا ئەوە غەڵەتە زۆرجار ئەڵێ من ئەبێ خۆم پاکم، کەسێکی خراپ نەیاتە ژیانمەوە. نە، کەسێکی خراپ نایەتە ژیانتەوە. باشە؟ ئەگەر خۆت لە خۆتا پاک بیت، ئیلا خوای پەروەردگار کەسێکی پاک بە قسمەتت، مەگەر ئەو کەسە تووشی ئینحرافی ئەخلاقی بێت، و ئیلا کەسی پاک بە دەوری پاکایە. عادەتەن ئێمە وەکو عەشایر، وەکو موسڵمان، دایمەن کە ئەچینە داوای ئافرەتێک، سەرەتا پێش ئەوەی بچینە داوای ئەم ئافرەتە، یەک دنیا سێرچمان کردووە، یەک دنیا گەڕان و پشکنینمان کردووە بۆ ژیانی ئەم ئافرەتە لە براکانی. جاری وایە یەک برای خراپ بووە پاشەکشێمان کردووە، جاری وایە وتیانە باوکی مەشروب خۆرە، باوکی نازام دەرمان خۆرە، قومارچیە، گەڕاوینەتەوە. کشەکە لەو پەڕی باشەیە بووە. یعنی حسابمان بۆ پوینت کردووە، حسابمان بۆ بچکترین شت کردووە. ئەنجا دوای ئەوەی کەوا تۆ کچەکەت بەدڵە کە ئەگەڕێیتەوە، ئەنجا ئەوان بە خاڵی، بە پووری، بە مامی، بە ئامۆزای، بە برای، بە باوکی، هەمویان بە کۆڵانەکانە ئەگەڕێت. لە دراوسێ دوکانت، لە دراوسەی خۆتان، لە زانکۆت، لەو مەکتەبەی کەوا خوێندوتە پشکنینێکی زۆر ئەکەن. ئەگەر کەسێکە ها خانەوادە بێت، من باسی خانەوادە ئەکەم، ئەنجا ئەم پرۆسەیە پێ بدێت. بۆیە ئەمی کەوا ئێستا دوو لە ڕووی جەنابتان ئەم گاڵتە جاڕی کەوا ئێستا لەناو خەڵکە هەیە، ئیمڕۆ ئەیهێنێ و بەیانی تەلاقیەدا و ئیمڕۆ مارەی ئەکات، دوو ڕۆژ تفیلەکات، ئەمی کەوا ئەڵقا ئەگۆڕنەوە، بێشتا ماری نەکردووە، باوشی لێدا لە زانکۆی هێشتا ماری نەکردووە، لەناو هەموو خەڵکەیە هەڵقەیەکە هێنێت، ئیتر خەڵک فیکەی بۆ کات و ڕسمیەکەن و سناپیەکەن ومانە. ئەمە لەسەر ئەساسی ئەو ئیسلامە زەواج ناکەن. بۆیە دوو ڕۆژتر شەق لە یەکتریەتن، بۆیە دوو ڕۆژتر ماڵیان لێ تێکەچێت. بۆیە خانەوادە و ئەسڵزادە کەسێک کەوا لەسەر ئیمان و ئەخلاق و عەقیدە بیەوێ زەواجکە، من وازانم قەت لێ تێک ناچێت. ئەگەر لێشی تێکچێ بە شێوازێک لێ تێکەچێ، مەراحیل، یعنی مەرحەلەی یەکەم، مەرحەلەی دووەم، مەرحەلەی سێم، ئەو کاتەش وە ئەزانم لێک تێک نەگەیشتن هەبێ لە بینی ئەم دوانەیە. ئەی جار بەجاریش ئەڵێ چەند بێ چەقەڵ نابێت.